ساڵتان لەبێ فەرمونی و کورتەیەک لە هەواڵەکان بەوەی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بۆمڕشکراو لە شاری دێرکی ڕۆژاوای کوردستان 3 کەس کوژران و 20 کەسی دیکەش بریندار بوون. ئاژانسی هەواڵی ئەفراد نیوز بڵاوی کردەوە لە ناو شاری دێرکی ڕۆژاوای کوردستان سەر بە حکوومەتی کانتۆنی جزیرە لە سەر شەقامی گشتی و شارە کە بەرەو شاری قامشلۆ دەچێت تەقینەوەکە ڕوویداوە. دژی بە لا ڕێدابردنی کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمێنی ژمارەیەک لە چالاکان و ڕۆژنامەنووسانی قەزای هەڵەبجە گربنەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و ڕایانگەیان دادگا پەلەی کردووە لە ئازادکردنی تۆمەتبارانی کەیسەکە. پامنێری هێناوتی ڕایگەیان بەیانی ئەمڕۆ لە ناوبازاری قەزای هەڵەبجە وەک ناڕزایەتێک لە بەرامبەر ئازادکردنی تۆمەتبارانی کەیسی ڕۆژنامەنووس کاوە گەرمێنی ژمارەیەک لە چالاکان و ڕۆژنامەنووسانی قەزاکە گربنەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا. ئەندامێکی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد شیعەکانی عێراق مەترسیان لە بەپارێزگاکردنی قەزای هەڵەبجە هەیە و دەڵێت بڕیاری بەپارێزگاکردنی ئەو چەند قەزای دیکە بۆی پاکستنی مادەی 140 دەستوری عێراقە. هەڵە تاڵەبانی ئەندامی پەرلەمانی عێراق لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی دیوی دۆمی هەواڵی هێناوتیدا ئاشکرای کرد ئەوان پێشتر ئاگادار بوون هەوڵێگەیە بۆ بەپارێزگاکردنی قەزای دووسفورمات و لەلایەن تورکمانەکانەوە. حەوت دەوڵەتی لە ئێران بە تاوانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و کوشتنیان قەست لەلایەن دادگای باڵای ئێران و سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێکرا. ماڵپەڕی فەرمی مافی مرۆڤی ئێرانی هەرنا وڵاوی کردەوە ڕۆژی ڕابردوو دادگای باڵای ئێران بڕیاری لە سێدارەدانی بەسەر حەوت دەوڵەتیدا جێبەجێ کرد کە تاوانبار بوون بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و کوشتنی ئان خەست. لە دوای 3 ڕۆژ لە دەستپێکردنی کۆنگرەی ژنێڤ دوو نێردەی ئابەشی عەرەبی و نێودەوڵەتی بۆ سووریا بە نیازە ئێوارەی ئەمڕۆ کۆبوونەوەیکی ئابەش لە نێوان هەردوو وەفدی حکوومەتی دیمەشق و ئیتیلافی ئۆپۆزسیۆنی سووریا ئەنجام داد. دوێنێ ژەخزەر ئیبراهیمی بە جیا لەگەڵ هەردوو وەفدەکە کۆبەوە تا زەمینەیەک بۆ دانووسانە ڕاستەوخۆکان خۆش بکات. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان وەشارەسەر تاوانی جەنگی ئەنجامداوە و ئەو کارەشی بۆتە ڕێگەر لە بەردەم چەسپاندنی ئاشتی لە سووریا. تاکیدیشی کردەوە لە دوای ڕوخانی ئەسەد جیهان عەلەویەکان و کەمەنەتەوەکانی ئەو وڵاتە دەپارێزێت. لە دوانێکدا بۆ کەناڵی العەرەبیە جۆن کێری ئاماژەی بۆ کرد هەر کەسێک دەستی بە خوێنی سووریەکان سوور نەبوو بێت پێویستە کار بۆ سووریای داهاتوو بکات چونکە بەشار ئەسەد هیچ چارەسەرێکی نییە لە دەست لە کارکێشانەوە زیاتر. بەرەبانی ئەمڕۆ تەقینەوەیەکی بەهێز ناوڕاستی شاری خای ڕێژاند و تەلەڤیزۆنی فەرمی میسر ڕایگەیان تەقینەوەکە 4 دەوری بەڕێوەبەرەتی ئاسایشی لە شارەکە کردو تامەنج بەهۆیەوە 4 کەس کوژراون و 20 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی وەزارەتی ناوخۆی میسر لایەنی کەم 1 کەس لە ڕووداوەکەدا بەهۆی ئۆتۆمبیلی بۆمڕێژکراوە بۆ 4 کەس کوژراون و 20 کەسی دیکەش بریندار بوون. وتیشی دوای تەقینەوەکە چەندین دەستڕێژی گولە بیستراوە. وەزیری دەرەوەی ئێران ڕەتی کردە وڵاتەکەی بەنیاز بێ پرۆگرامە ئاتۆمیەکەی بە شێوەیەکی کۆتاڵ پەسێرە و ڕاشی گەیان ئەوڵ وێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیەتی جیاوازە لەگەڵ ئەو ڕێکەوتنە ئەتۆمی کە لە نێوان ئێران و زلێزە جیهانیەکان لەبارەی دۆسیەی ئەتۆمیەوە ئیمزا کراوە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.